بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم تەورەی سۆراخی مێژوودا قسە لەسەر کۆمەڵە و ڕێکخرا و بزوتنەوە سیاسیەکان بکەین لە ناو مێژووی سیاسی کووردا دەپرسین ئایا ئەو ڕێکخرا و کۆمەڵە و بزوتنەوانە کە لە ناو مێژووی سیاسی کووردا دروست بوون مێژووی کوردیان بردە قۆناغێکی نوێوە یاخود دووبارەکردنەوەی هەمان تایپ و مۆدێل و سیناریۆی ڕابردووی دەسەڵاتی سیاسی بوو لە ناو مێژووی سیاسی کووردا ئایا ڕێکخراوەکان توانیان کارێکی وا بکەن کە مێژووی سیاسی کورد بەو ئاقارا ببرێت گۆڕانکاری بە بەراورد لەگەڵ دەرەوەی ناوچە کوردیەکانە بەدی بکرێت لە ناو مێژووی کووردا ئایا ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر بزاوتی مێژوو هەبوو بۆ مێژووی سیاسی کورد کۆمەڵێک ڕێکخرا و پارتی سیاسی زیاد لە سەدەیەکبەر لە ئێسا سەرەتاکانیان دەرکەوت لە ناو مێژووی سیاسی کووردا ئەمانە دەکەینە تەوەری سەرەکی سۆراخی ئەمڕۆمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان پرۆفسۆری یاری دەدەر دکتۆر هیوا عەزیز مامۆستا لە زانکۆی سلێمانی و توێژەر لە بواری مێژووی هاوچەرخی کورد پرۆفسۆری یاری دەدەر دکتۆر محەممەد عەبدوڵڵا کاکەسوور مامۆستا لە زانکۆی سەلاحەدین و توێژەر لە بواری مێژووی هاوچەرخی کورد دووبارە بەخێربێنەوە بۆ بەشێکی تری سۆراغی مێژوو دکتۆر هیوا ئەگەر بە سادەیی بچینە ناو باس و بابەتەکەمانەوە لە ناو مێژووی سیاسی کووردا ئەوەی کە لە ڕابردووە هەبووە سەرەتاکانی دروستبوونی ڕێکخرا و بزوتنەوە و کۆمەڵە سیاسیەکان بۆ کە یەگەڕێتەوە فکرەی ئەمانە چۆن تیۆریزە بوو لە ناو مێژووی سیاسی کورد لە ڕاستە دروستبوونی پارتی سیاسی یاخود کۆمەڵی سیاسی و ڕۆشنبیری لە مێژووی کووردا بە شێوەیەکی گشتی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی بیستم هەرچەنە هەندێک پێیان وایە کە لە کۆبوونەوەی شێخ عوبەیدوڵڵای نەهری لە ساڵی 1970 لەگەڵ خێڵەکانە هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن کۆمەڵی کوردانیان دامەزراندووە بەڵام لە ڕاستیە هیچ بەڵگەیەکی مێژووی وجودی نیە لەسەر ئەوە بەڵام ئەوەی کە ئاماژەی بۆ کرێوەکو بەڵگە باس لەوە کرێت کە یەکەم پارت یاخود کۆمەڵە کە دروست بوو بێ کۆمەڵی عەزمی قەوی کوردستان لە ساڵی 1970 کە دروست کراوە لە دوای ئەوشەوە کۆمەڵێک ڕێکخرا و با بڵێن پارتی سیاسی و ڕۆشنبیری و زۆر جار تایبەت بە چینێکی دیاریکرا و خوێنکاران ئافرەتان دروستە بێ لەوێەوە و ئەمەش قۆناغی گرنگە بە تێڕایینی ئێمە بوو مێژووی کورد بە تایبەتی لەوەیە کە زۆربەی بۆچوونەکان کاتێک باس لە سەرهەڵدانی ناسیۆنالیزمی کوردیەکەن باس لە نیوەی دومی سەدەی 19 کەن ڕێی بەهێز باس دەکەم چونکە ڕێی جۆرا و جۆر هەیە لەسەر سەرهەڵدانی ناسیۆنالیزمی کوردی باز لە شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵای نەهریە کرێوەکو کارێکی بزاوتێکی چەکداری بەرفراوانی گشتگیر و گەورە وەکو بزاوتی چەکداری باز لە بزاوتی ڕۆژنامەگەری دروستبوونی یەکەم ڕۆژنامەی کوردی ڕۆژنامەی دایک کوردستانی دایکەکرێ و لەگەڵ ئەم دوو ئاڕاستەیە وەکو میدیا وەکو بزاوتی چەکداری دوجار کاری ڕێکخراوەیی و پارتایەتی لە ناو بزاوتی ناسیۆنالیستی کوردیا سەر هەڵەیە لە سەرەتای سەدەی بیستەمەوە و ئەمە کارێکی وەکوڵە تەواوکارە بۆ بزاوتی ناسیۆنالیستی کوردی لە قۆناغەیە و ئەبێتە میکانیزمێکی تر بۆ شێوازی خەباتکردن لە مێژووی کورد بۆیە لە ڕاستیە سەرهەڵدانی پارت و ڕێکخراوە سیاسیەکان یاخود ڕۆشنبیرەکان لە مێژووی کووردا قۆناغێکی گرنگ ئەژمارە کرێ و با بڵێن ئەتوانین بڵێن دیدێکی گەشی بواری مێژووی کورد و گەشەکردنی مێژووی کورد و کۆمەلگای کوردیە دروستبوونی ڕێکخرا و لە کۆمەلگای کوردیدا پێداویستێکی قۆناغە مێژوویەکە بووە لە ڕاستیە ئەگەر ئێمە سەیری گەشەکردنی کۆمەلگای کوردی بکەین بە شێوەیەکی گشتی ئەوەی کە گرنگە ئەوەیەکە ئەم گەشەکردنی کۆمەلگای کوردی لەبەرەوەی ئێمە وابەستە بە کۆمەلگای دیکە لە ناوچەکەیەوە تێکەڵبوونمان لەگەڵ ئەم کۆمەلگایانی ترا وای کردووە زۆر جار ئێمەش لەگەڵ گەشەی کۆمەڵایەتی کۆمەلگەکانی ترا خواستمان بوو بێ یان بە ناچاری ڕۆشتونێتە پێشەوە بۆ نمونە لە شێوازی خەباتکردن و دژایەتیکردنی بۆ نمونە دەوڵەتی عوسمانی بۆ نمونە لەگەڵ دروستبوونی ڕۆژنامەکانە لە ناوچە جۆرا و جۆرەکانە لە بەغدا لە ئێران لەگەڵ بە زەمنێک دوای ئەوە ئێمەش ئەبینە خاوەنی ڕۆژنامە بۆ دروستبوونی کۆمەڵە ڕێکخراوەکانیش بە هەمان شێوەیە بۆ نمونە کاتێک جەمعی اتحاد تەرەقی دامەزرێ لە دوای ئەوە ڕاستەوە خۆ بە چەند ساڵێک ئێمەش ئەبینە خاوەنی کۆمەڵە و ڕێکخراوی بۆ ئەمە کە زیاتر خوێندنەوەی کۆمەڵ ناسیانەی پێویستە کە قسە لەسەر گەشەکردنی کۆمەلگا بکرێ
بۆچی ئێوە وەکو توێژەرێکی بواری مێژوو ئەمە بەسنەوە بە گەشەی کۆمەلگاوە یعنی ئەتەوێت بڵێ گەشەی کۆمەلگای کوردی لەو قۆناغەدا پێداویستی بەم جۆرە بوو کە ڕێکخرا و دروست بکات لەو با بڵێن ڕوانگەیەوە باسی لێواکەم کە لەبەر ئەوەی ئەو کاتە هەموو ئەو ناوچانە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیا بوون و سنوورێکی دیاریکراوە بۆ جیاکردنەوەی ئەم ناوچانە لە یەکتری نەبووە تەنها سنوورێکی ئیداری هەبوو نەک سیاسی یاخود نەتەوەی یاخود شێوازێکی تر ئەمە وای کردووە کە وەکو پانتایەکی جوگرافی لە ڕووی نفوزی سیاسیەوە یەک پانتایی و یەک نفوزە وە گۆڕانکاریەکان ڕاستەوخۆ تەسیری لەسەر هەموو ئەم ناوچانەدا ناوە بە تایبەتی بۆ نموناگەر سەیرێکی لە سای دەوڵەتێکە کاتێک گۆڕانکاری لە شارێکا دروستە بێ وردە و لە شارەکانی تریش ئەگرێتەوە بۆ لەبەرەوەی ئەمە تەنها وحدەیەکی ئیداری لە یەکتری جاکردن سنوورێکی ئیداری نەک سیاسی بۆیە ئەمە کاریگەریەکەی بەشێکی پەیوەندی بەوە هەیە بەشەکەی تریشی پەیوەندی بۆ هەیە هەر دنیا لەو قۆناغا لە گۆڕانکاری و لە دروستبوونی خەباتی مەدەنی و دروستبوونی حیزب و ڕێکخراوی سیاسی بە شێوەیەکی گشتی لە ئەوروپاش لە باز لەواکرێک کە سەدەی 19 سەدەی دروستبوونی پارت و ڕێکخراوەکان بۆ ڕاستەوخۆ بە زەمانێک دوای ئەوە ئەگاتە ناوچەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عوسمانی کوردستانیش بەڵێ دکتۆر هەر وەکو شەو یان ناوی ڕێکخراوە گەر وەریگرین وەکو خۆی بەواتەی ڕێخستن و ڕێخستنی کۆمەلگا و هۆنینەوە و یعنی بە جۆرێ لە جۆرەکان جۆرێک لە دیسپلین و ڕێسا و یاسای دیاریکراوە گرێتەوە ئایا ئەمە یعنی دەرخستەی ئەوەیە کە کۆمەلگای کوردی بەر لەوەی کە ڕێکخرا و دروست بێ بە جۆرێ لە جۆرەکان جۆرە لە پەرش و بڵاوی تیا دروست بووە ئەگەر لە هەر ڕەهند و ڕێکەوە بیگرین کۆمەڵایەتی سیاسی ڕۆشنبیری فکری هەتا ئەوەی کە لە کای ڕۆژنامەنووسی ڕووناکبیریە کەشە ئیشی کردووە ئایا ئەمە یعنی دەرهاویشتە و زادەی دروستبوونی پەرش و بڵاوی کۆمەلگای کوردی بووە کە ڕێکخراوی پێوزە یاخود لەژێر کار کرد و وەکو دکتۆر باسی کۆمەلگای باسی ڕێکخراوی ئیتیحاد و تەرەقی کرد لەژێر ئیلهامی ئەو ڕێکخراوانی لە دەرەوەی ژینگە و فەزای کوردستان دروست بوون ئێمەش ڕێکخراومان دروست کردووە بەڵێ وەڵامی پرسیارەکە دەبەستمەوە لەگەڵ وەڵامی ئەو پرسیارەی لە دکتۆر هیواد کرد دەستخۆشی لێ دەکەین و وەڵامەکی ڕاستی داوە بەڵام لە هەمان کاتدا دەکرێت پرسیارێک زیاتر لە وەڵامەکی ڕاستیشی هەبێ من پێم وایە دروستبوونی ڕێکخرا و کۆمەڵە حیزب لە کوردستاندا پەیوەندی بە دوو خاڵی سەرەکی هەیە یەکەمیان پرۆسەی خوێندنی نوێ پرۆسەی خوێندنی مۆدرێن کە لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 لە کوردستانی عوسمانی پەیدا بوو بۆ نمونە لە 1975ەوە خوێندنی نوێ لە دەوڵەتی عوسمانی پەیدا بوو ئەوەی پێی دەڵێن خوێندنی نائینی زانستە نوێیەکانی تێدا دەخوێندرێت بە پلەی سەرەکی کوردستانی عراقی ئێستا کوردستانی باکوور کە کوردستانی تورکیای پێ دەڵێن بەشێک بوونە لە دەوڵەتی عوسمانی ئەو دوو بەشە ئەوانە بە حکمی ئەوەی بەشێک بوونە لە دەوڵەتی عوسمانی ئەو خوێندنە ئەوانیشی گرتیتەوە ژمارەیە قوتابخانە لە شارەکانی کوردستان کراینەوە دواتر دەرچووی ئەو قوتابخانانە ڕویان کردیتە ئەستەمبۆڵ بۆ ئەوەی پلەی خوێندنی بەرزتر بەدەست بهێنن ئەوانە لە ڕێگەی پرۆسەی خوێندنەوە شارەزای حیزب بوونە ڕێکخرا و کۆمەڵە لە کۆمەلگاکانی تردا هەروها بینیویانە مەسەن تورکەکان عەرەبەکان حیزبیان هەیە کۆمەڵیان هەیە ڕێکخراویان هەیە بۆیە ئەوانیش پرسیویانە بۆ عەرەب هەیبی بۆ تورک حیزبی هەبی بۆ کۆمەڵە هەبی بۆ کورد نەیبی وەکو چاولێکەریەک وەکو کار دانەوەیەک دروست بووە دووش ئێمە زۆر شتمان لە ڕۆژئاوا وەرگرتیە ئەو مێزەی کە ئێستا لەسەری دانیشتینە مثلا 100 ساڵ پێش ئێستا لە کوردستان نەبووە خەڵک لەسەر زەوی دانیشتیە ئەو جلوبەرگەی لە بەرمانە هەمووی تەقلیدی چاولێکەری ڕۆژئاوایە مثلا 100 ساڵ پێش ئێستا لە کوردستان لەوانەیە ئەمن و تو چاویلکەمان لە چاویلکە نەبووە ئەو قەڵەمەی بەکاری دەینین بێگومان کاتی خۆی لەوانەیە خەڵک بە قەمیش مەرەکەبی خۆی دروستی کردوی ئەو مەرەکەبە نەبی کە ئێستا بەکاردەهێنرێ ئەو قەڵەمە نەبی ئەو سۆفت و پەندانە نەبی کە بەکاری دەهێنین ئێمە لە زۆر شتمان لە ڕۆژئاوا وەرگرتیەک لەو شتانەی کاریگەر بووینەوە لە ڕۆژئاوا مەسەلەی کۆمەڵە و ڕێکخرا و حیزب بووە باشترین نمونەش لەوانەیە ئەوەندەی ئەمن خوێندمەوە لەسەر کۆمەڵی دارکەر بەجێرەی هەندێک لەسەر چاوەکان دەڵێن کۆمەڵە قوتابی کە لە ناوەندی لە هەولێر دەیان خوێن یەک لەوانە مەسن دڵداری شاعیر بووە لە مەنهەجی ئەو کات دیارە لە بابەتی مێژوو کۆمەڵایەتی ئەوانە
باسی مێژوو ئیتالیا کرایە گوتیتیان ئیتالیا وڵاتێک بووە پارچە پارچە بووە کەسێک هاتووە بە ناوی غالیباردی ئەو وڵاتە یەخستووە قەومیەتی ئیتالی دروست کردیە دەوڵەتی ئیتالی دروست کردیە ئەو قوتابیانە کە ئەو منهەجیان خوێندیە یەک لەو قوتابیانە مەسەن وەکو ئەوەی گوتمان هەموو داهێنانێک بریتیە لە کۆکردنەوەی کۆمەڵک مادەی کۆن کە هەنا شتێکی نوێی لێ دروست بکەین وتیتی ئیتالیا بریتی بووە لە ناوچەیەکی دابشکراو ئەو نەتەوەی دەوڵەتی نەبووە کەسێک هاتووە ئەو نەتەوەی یەخستووە دەوڵەتی بۆ دروست کردیە کوردیش بە هەمان شێوە خۆ بەراوردی کردیە پێشەوە ئیتالیا دەوڵەتی هەبی ئێمە بە هەمان شێوەین پارچە پارچەین نەتەوەیەکین دەوڵەتمان نەبی باشە بۆ وەکو ئیتالیا نەبینە نەتەوەیەکی دەسەڵاتدار دەوڵەتمان هەبی بۆ ئەوی دەوڵەت دروستکەین چ بکەین با یەکەمین جار کۆمەڵەیەک دروستکەین کۆمەڵەیەکیان دروست کرد بە ناوی دارکەر هەمان کۆمەڵە کاتی خۆی لە ئیتالیا بوو هەر ناوەکەیان تەرجمەی کوردی کرد دواتر ئەو کۆمەڵەیە لە کەرکووک دەبیتە هیوە حیزبێکی سیاسی دروست دەبی دواتر ئەو حیزبە پارچە پارچە دەبی و دواتر کە پارتی دیموکراتی کورد لە 1946 دروست دەبی زۆربەی ئەندامەکانی دەستنە ناو پارتی یعنی لێرەدا دەبینی دووشتی سەرەکی ڕۆڵی هەبووە یەکەمینیان پرۆسەی خوێندنی نوێ کە لە کوردستاندا هەبووە تەبەن بۆ ئەوەی حزب هەبی دەبی خەڵکی خوێندەوار هەبی لەوانەیە مەسەن هەموو ئەندامەکانی ئەو حزبە خوێندەوار نەبن لەوانەیە سەرروکی حزبەکە خوێندەوار نەبی یان هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی ئەو جەچناوەکی لێدەنەی بەڵام بۆ ئەوەی پەیڕۆ و پرۆگرامە تەبی دەبێت و کەسێکی خوێندەوار بێ ئەو پەیڕۆ پرۆگرام بۆ ئەوەی مەسەن ئیجازە وەربگری دەبی یەکە گراوای ئیجازە بکە بۆ نمونە خوێندەواری هەبی عریزەیەک بنووسی لێرەدا وەکو گوتم ئەوە ڕای منە ئەو دوو خاڵە ڕۆڵی سەرەکی هەبووە بۆ مەسەلەن لە سەدەی 19 حیزب دروست نەبووە ڕاستە لە ڕۆژ ئاواش حیزب مێژوکی ئەوەندە دوو درێژی نەبووە بەڵام ئەوان بەلانی کەم 50 ساڵ پێشەمە حیزبیان دروست کردێ لە ڕۆژ ئاوا هۆیەکەی ئەوەیە لەبەر ئەوەی پرۆسەی خوێندن دواکەوتێ لە لایمە بەڵام جەناب و بەشێکی گەڕانەوە بۆ کار چاولێکەری یاخود ئەو کارکردەی کە لە دەرەوەی دنیای ئێمە هەبووە ئایا ئەگەر ئێمە بە دیوەکەی تریا مووەکو پرسیارەکە کردم ینی ئایا پێداویستی قۆناغەکە نەبووە یاخود وەکو ئەوەی دکتۆر هیوا ئاماژەی کرد باسی گۆڕانکاری ینی کۆمەڵگا و گۆڕان و پێداویستیانی کۆمەڵگا کە پێویستێتی وەکو قۆناغێکی نوێ ئایا ئەمە خواستی ئەم خواستە نەبووە ڕێکخرا و بزوتنەوە و کۆمەڵی سیاسیە نایەکایەوەیە ڕۆشنبیری یا ڕووناکبیری یا کۆمەڵاتی هەر کۆمەڵی بەڵێ بێگومان پێداویستی هەبووە پێداویستێکە لە چدایە مەسەن پێداویستێکە لەوەدایە بۆ مەسەن عرب دەوڵەتی خۆی هەبی زیاتر لە دەوڵەتەکی هەبی بۆ تورک هەبی بۆ ئێران هەیبی بۆ ئیتاڵیەکان هەیان بی ئەو قوتابیە بیری کردیتەوە ئێمەش نەتەوەینە بۆ کورد مەسەن دەوڵەتی نەبی خاڵەکی دی بۆ نمونە مەسەن نمونەی دارکەر وەربگرین دەڵێن ئەو قوتابیانە بەجێرەی هەندە سەر چاوە دەڵێن لە ناوەندی هەولێر دروست کرایە کە ناوەندیان تەواو کردیە ئامادەیی نەبووە لە هەولێر چوینە کەرکووک ئەوەی کە ئامادەی تەواو دەکرد زانکۆ نەبووە لە کوردستان لە عراقیش درەنگ پەیدا بووە لە بیدایەت دەچوون لە ئەستەمبۆڵ دەیان خوێن باشە بۆ زانکۆیەک نییە مەسەن لە عراق بۆ لە کوردستان نییە ئەنی ئەوانە هەمووی پرسیارن هەمووی ئەو قوتابیەکی کورد هەستی کردیە کە ئەو بە شێوەیەکی پلە دوو مامەڵی دەکرێت بە مقارنە لەگە تورکەکەی لەگەڵ عەرەبەکەی ئەوانە هەمووی دیارن مەسەن لە ڕۆژنامەگەری کوردی باسکرایە لە شعری شاعیران باسکرایە دوو مەسەن تاریخی کۆن وەربگرین مەسەن ئەمە لە ئیسلام بۆ نمونە دەڵێ موسڵمان هەمووی هاوبەشن فەرق نییە لە بینی عەرەبەک و عەبدەکی عەبەشی بەڵام لێرە پرسیارەکەیە باشە بیلالی حەبەشی ئەوەندە دڵسۆز بوو بۆ ئیسلام مەسەن ئەمە هەموو دەبینین لە ڕێی فلیمی ڕیسالە کە بە کوردی کردیتیانە پەیام ناوی کەناڵەکەی گۆیان هەموو لەوانەیە خەڵک هەیە لە بۆی گریایە کە ئەو بەردەی لەسەر زیادنێن و نازانم چ بەڵام ئایا بیلالی حەبەشی دوایە لە دەوڵەتی ئیسلامی چ پۆستەچیاندایە ئایا پۆستەکی زۆر گەورەی هەبوو نا بۆ حەبەشیەک نەبووە خەلیفە لە ناو مسلمانان بۆ ئایا ئەوەندە مسلمانە لە سین هەیە جارێک نەماندی سینیەک ببتە خەلیفە بۆ بۆڕما خەڵک بۆ مسلمانانی بۆڕما دەگیریە بۆ بۆڕمێ یعنی لە ڕاستیدا دەبینین مەسەلەن لە کۆنیشدا لە تاریخی ئیسلامیشدا دەبینین ئەوانەی دەوڵەتی ئیسلامیان دروست کردیە عەرەب بزن دەوڵەتی ئەمەوی و عەباسی
ڕاستە دەڵێن قەومیەت نەبووە بەڵام وەکو واقع ئەو قەومانە بەڵام دیسان ئەو قوتابیە ڕۆشنبیر بووە خوێندەوار بووە لە منهەجەکەی باسی نەتەوەکان کرایە لەوانەیە چەند ڕۆژنامە گۆڤارێکیشی خوێندبییتەوە لە 39ەوە ئیدی ڕادیۆش لە کوردستان بەشێک لە ڕادیۆی عێراق دانەنرێت لە بۆ کوردی ئەوانە هەندێک مەسەن کە لە ئەستەمبۆڵ خوێندیتیان لە کۆلیژەکان تێکەڵاو بووینە لەگەڵ تورک و عەرەب و ئەوانە دیتیتیان نەتەوەکانی دی باز لە مافی خۆیان دەکەن باز لە قەومیەتی خۆیان دەکەن باز لە حیزبیەتی خۆیان دەکەن یەگوتیتیان باشە ئێمە چمان کەمترە لەوانە بۆ ئەمە وەکووان نەبێن وەکو گوتمان ئەمە لە هەموو شتێک چاولێکەریمان لە ڕۆژ ئاوا کرد لە مەسەلەی حیزبیەکەش بەڵام هەموو چاولێکەریەک خراپ نییە مەسەن ئێمە ئەگەر ئەو جلو بەرگەمان لەبەرە ئەو شتێکی وە نەبی خراپبی بەڵە دکتۆری ببوورە دکتۆر هیوە ناوەڕۆکی پەیڕە و پرۆگرامی ئەمانە یاخود کات خۆی کە پێی وتراوە بەرنمەکانی ئەمانە یعنی هەڵگری ئەو ناواخنە بۆ کە کۆمەڵگای کوردی لەو قۆناغەدا ئەمەی پێویستە قۆناغێکی بڕیوە پێ بنێ قۆناغێکی نوێترەوە لە ڕاستیان دروستبوونی ئەم کۆمەڵ و ڕێکخراوانە ئەو لانی کە جەنابی کاکتەر باسی کرد بەتەواوی وایە و بەشێکیشی بەر لە دروستبوونی خوێندنگە نائینیەکان با بڵێن یاخۆ خوێندنی فەرمی لە کوردستان بەشێکی پەیوەندی بەوانە هەبوو هەندێک لەو دەسەڵاتدارە کوردەکان کە مناڵەکانە کاتی خۆی نردبوو بۆ خوێندن بۆ دەرەوەی وڵاتوانە لە شارەزای کەسگور و فەرهەنگی ڕۆژئاوایی بووبوون جا فەرەنسا بریتانیا مەسەلەن ئەمانە کە ئەگەڕێنەوە جۆرێک لە ڕۆشنبیری و کەسایەتی ڕۆشنبیری خۆیانن و بەدەر لەوەش ئەوەی کە لە پایتەختەکانە بوون چونکە هەمیشە ئەو پایتەختانە با بڵێن شوێنی ڕۆشنبیری و جمەی ئەفکاری تازە و ئەوانەی لێ ئەهات بۆیە بینی سەرەتای سەدەی بیستەم بۆ مێژووی کورد با بڵێن سەرەتایەکی پڕگۆڕانکاری و پڕ ڕووداوە بە تایبەتی لە هاتنی ئەفکاری نوێ لە ئایدۆلۆژیای نوێ بۆیە دروستبوونی ڕێکخراوەکانی لە ڕاستیا بەشەکەی تریشی پەیوەندی بەو لایەنەوە هەیە سەبارەت بە ئەم کۆمەڵە ڕێکخراوانە کە ڕۆشنبیران ڕۆڵی سەرەکی و داینەمەی سەرەکی دروستکردنی ئەم ڕێکخراوانە بوون بەشێکیان بەداخەوە پرۆگرامیان وازح نییە ڕوون نییە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە زۆربیان لەو سەرەتایەوە هەوڵی دروستکردنی با بڵێن مەوجی تەوژمی ڕۆشنبیریان هەبووە بۆ معنایە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و هۆشیارکردنەوەی تاکی کورد بەرامبەر بە مێژووی خۆی بەرامبەر بۆ ڕووداوانێکی لە دەوروبەری ڕۆئەدان باڵین لەگەڵ هاندانی تاکی کورد بۆ خوێندن و هەموو ئەمانە لە ڕاستە لە پرۆگرامی ئەم پارت و ڕێکخراوانە وجودی هەبوو بە شێوەیەکی گشتی زائیدەن لەوەی کە بەرگریکردن لە نەتەوەکەی خۆی ناسینی نەتەوەکەی خۆی دکتۆرەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ناو دیسانەوە بڕۆینەوە بۆ مێژووە قۆناغبەندەکانی مێژوو ئێمە لە مێژووی ڕابردووی کووردا ئایا ئەمە ئەزمموی مێژووی کوردیان لە قۆناغێکەوە تەجاوز کرد بەرەو قۆناغێکی نوێتر یاخود هەر کۆمەڵی ڕێکخراوی ڕۆشنبیری و ئەکرێت لە ئیندێکسی ئەو مێژووە باس بکرێت و بخوێنرێت و بنووسرێتەوە کە لە ڕابردووە هەبووە بەدڵنیایی و کاریگەری و ڕۆڵی گرنگیان هەیە من لە چەندین نووسینە ئاماژەم پێکردووە لە توێژینەوەی خۆمە بە تایبەتی لەو کایەوە کە پێشتریش ئاماژەم بۆ کرد بۆ دروستبوونی میکانیزمێکی تر بۆ خەباتی نەتەوەی و بەرگریکردن لە مافی نەتەوەی کورد و کۆمەڵگای کوردی لەلایەنێکی ترەوە بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و هۆشیاری لە ناو کۆمەڵگای کوردیا لەلایەنێکی ترەوە پێشتر خەباتی کورد لە پایتەختەکان نابوو بۆ نمونە لە تاران و لە ئەستەمبوڵا بوو بەڵام دوای ئەوەی کە ئەم ڕێکخرا و کۆمەڵانە دروستە بن پێویستیان بە گەڕانەوە هەیە بۆ ناو قوڵایی کوردستان بۆ ناو شارە کوردەکان ڕۆڵیان لە ئاڕاستەکردنی مێژوودا هەبوو بەدڵنیاییەوە لەوەیە کە هەرێکێک لەو ڕێکخراوانە یاخود با بڵێن شوێنی کۆبوونەوەی ژمارەیەک لە ڕۆشنبیر و لە نخبەی کوردی بوون لە ناوچە جیاوازەکانەوە ئەمە وای کردبوو کە ئەم ڕۆشنبیرانە لە ناوچە جیاوازەکانەوە کۆ ببنەوە کۆک بن لەسەر شێوازی خەباتکردن لەگەڵ ئەمانەشە بەردەوام ئیشیان لەسەر دروستکردنی ڕۆژنامەیە کردووە بۆ ئەوەی دەنگی خۆیان بگەێنن بە خەڵکی کورد لە هەر شوێنێک و لە هەر شارێکی کوردیان ئێمە گەر بپرسین بەر لەوەی کە لە ئەمانە دروست بن لە کوردستانە دەسەڵاتەکان هەتا شێخ عوبەیدوڵای ناهریش کە خۆت هێمات بۆ کرد
دەسەڵاتی میر و خێڵ و بنەماڵە و خێزانەکان بۆ بە شێوەیەکی گشتی ئایا ئەمانە بوونە جێداری ئەوانە یاخود دووبارەکردنەوەی هەمان مۆدێل و سینناروی ئەوانەی ڕابردوو و بەڵام بەناوە بە فۆرمێکی نوێترەوە بەڵام هەمان ناوەڕە کێشەیە کە من ئەیبینم لە کۆمەلگای کوردی و سەرجەم ئەم کۆمەلگایانەی ڕۆژهەڵاتی ناڕاستە بە شێوەیەکی گشتی ئەو هەیە کە ئێستاشی لەگەڵا بێ کۆمەلگاکان نیانتوانیەوە بە تایبەتی بە تەواوی دەستبەرداری عقلەتی خێڵکی خۆیان ببن ئەگەرچی لە فۆرم و لە ڕووکارە جۆرەها شێوازی پێشکەوتن و پەرسەندنیان بەخۆیانەوە بینیوە بەڵام هێشتا ئەو باگراوندا خێڵکی و با بڵێن ئەو عقلەتە خێڵەکێ لە پشتەوە هەر ئیشەکەوە کاریگەری هەیە بەڵام بەدەر نەبوو لەوەی کە بتوانن کاریگەری دروست بکەن کە بتوانن هەوڵی جۆرێک لە ڕێخستن لە خەباتی نەتەوەی کوردابیان و زۆر جار ئاڕاستی خەباتی نەتەوەی بکەن نموزە زۆرە لەسەرەوەی کە ئەم کۆمەڵ و ڕێکخراوانە کاریگەریان لەسەر شۆڕش و بزاوتە چەکدارەکان داناوە و ئاڕاستیان کردەوە زۆر جار زمینە سازیان بۆ کردەوە بۆ نمونە لە شۆڕشی شێخ سەعیدی پیرانە کۆمەڵی ئازادی ڕۆڵێکی گرنگ لە زمینە سازیکردنی ئەو شۆڕشای بینێ ئەگەرچی لە ڕاستیە شۆڕشەکە بەناوی شۆڕش شێخ سەعیدەوە بەناوبانگا بەڵام لە ئەساسا کۆمەڵی ئازادی وەکۆ لە زمینە سازی بۆکەوە کارسازی بۆکە و شۆڕشەکە دروستە بێ بەڵام لەبەرەوەی سەرکردەکانی ئەم کۆمەڵەیە لەلایەن تورکیاوە دەستگیرەکرێن دواتر شێخ سەعیدی پیران با بڵێن باڵا دەسە بێت لە ناو شۆڕشەکە و سەرکردایەتی شۆڕشەکە گرێتەوە ڕوونتر بیڵێن ئەمانە بەدیلی دەسەڵاتەکانی ڕابردوون ناوبرێک وەرەگرم دوای ناوبرەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبرێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە جارێکتر سڵاو ئەمانە ڕاستەوخۆ بوونە بەدیلی پێشخۆیان وەکو قۆناغبەندی مێژووی ئەمەوێ من هەر وەڵامم دەستکەوێ بۆی لای بینەر زیاتر ڕوون بەڵێ ئەوەی کە گرنگ ئەوەیە کە بەدڵنیایەوە ئێمە ئەو کاتە دەسەڵاتێکی سیاسی خۆمانمان نەبووە ئەوەی کە هەبووە یان دەسەڵاتەکە کۆمەڵایەتی بووە یاخود ڕۆشنبیری بۆ بە شێوەیەکی گشتی و ئەمانیش لەم کایە ئیشان کردووە ئەمان نەهاتوون بە تەواوی دژایەتی بنیادی کۆمەڵگەی کوردی بکەن لە قۆناغەیە بەڵام هەوڵی چارەکردنیان داوە بۆ نمونە لە ئەندامبوون لە کۆمەڵی هیوا یاخود لە ئەندامبوون لە کۆمەڵی ژێکافە ئەبووە ئەو کەسە سوێن بخوا کە بەرژەوەندی نەتەوەی بخاتە پێش بەرژەوەندی و ناکۆکیە خێڵایەتەکان و جیاوازیە خێڵایەتەکانەوە بۆ نمونە بۆ لەبەرەوەی ئەوە ئەزاندرا کە چ کێشەیەکی کۆمەڵایەتی و چ دوژمنایەتی هەیە لە نێوان خێڵەکانی کووردا لە قۆناغەیە لەبەرەوە ئەبووە سوێن یەکەم هەنگاو سوێن لەوە بخوا و هەموو کەس بە برای خۆی بزانێ ئەگەرچی لە خێڵێکی تر و لە دوژمنایەتیشان هەبێت دوژمنایەتەکانیان وەلا بەڵام ئەمە کارکردی لەسەرەوە بوو کە دەسەڵاتێک هەبێت دەسەڵاتی پشتا و پشت بێ لە ناو ڕێکخراوێکی سیاسیە ئەو کۆمەڵانەی تۆ ژێکافە هیوایە خۆی بوونە ڕێکخراوی ئازادیە یعنی ئەمانە باسی ئەمانە پاشەکشی بە دەسەڵاتێکی پشتا و پشت کرد ئەوان لەو ململانەیە بوون یەکێکی وەکو ژێکاف کە ئیمڕۆ تقریبن باڵێن دوێنە یادی دامەزراندنی بوو ژێکاف لە بەرنامەیە بۆ ئەندام بوون بۆ هیچ کەسێک کە شێخ مەلا سەرۆک خێڵ بۆی نەبووە بۆی هەبوو بێتە ئەندام بەس بۆی نەبوو هیچ پلەپۆستێکی حیزبی وەربگرێت تا هاتنی قازی محەممەد ئەمە لە ژێکافە سەرمێنراوە بۆ لە بەرەوەی ترسیان هەبوو لەوەی کە کەسێک بێ کۆنتترۆلی باردۆخک بکە لە خۆی بوونا بە هەمان شێوە جۆرێک لەو هەوڵە هەیە تەنانەت دروستبوونی هیوا کە وەکو جەنابی دکتۆر ئاماژی پێکرد لە دارکەرەوە سەرچاوی گرتووە لە سەرەتاوە کۆمەڵێک لە خوێنکار دایمەزرێن کۆمەڵێک گەنج و ڕۆشنبیر دایمەزرن کە وەکو باسی کرد ئەم کۆمەڵە گەنج و ڕۆشنبیرەکە کە هیوا دامەزرن کۆبنەوە بۆی کێ بکەم بە سەرۆک هیچیان باسی خۆی ناکە باسی ناوی چەند کەسایەتێکی هێنرێ بۆی ببنە سەرۆک بۆ حیزبی هیوا هەمویان لە دەرەوەی دامەزرێنرانی سەرەکی ئەم بەڵام پێ دوایە علی من ملانێ کۆمەڵایەتیەکان لەو قۆناغا گەشت بۆ و ئاستەی بۆن لە نێوان کۆمەڵی خەڵکە لەسەر ئاسی کەفا ئەو توانابێ لە نێوان بنەماڵ و پشتا و پشت و خێزانێک ململانێ گەشت بووە ئەوە کە بێتە فاکتەرێکی دروستبوونی ئەم ڕێکخراوە بەڵێ هەبوو ململانێ هەبوو بەڵام کێشە لە چیایە کێشە لەوایەکە کە بیرەکەنەوە لەوەی کە مامۆستا ڕەفیع حیلمی بکەن بە سەرۆکی حیزبی هیوا لەوە سەرچاوی گرتووە کە ئەڵێ خەڵک سیقەمان پێناکە بۆ ئەوەی کە ئەو خاوەنی کەسایەتێکی کۆن بۆ خاوەنی خەباتێکی کۆن بوو لە ژێکافە کاتێک قازیە هێنن بڕۆ بزانە هەژار ئەڵە چی ئەڵێ بۆیە داوامان لە قازی کرد بێتە سەرۆک لە لای ئێمە لەبەرەوەی خەڵک
بە ئێمە نەڵێ ئەم سەڕوت و دەمڕوتانێکیان هاتوون باڵێن حیزب ببن بەڕێوە بۆ لەبەرەوەی کۆمەلگای کوردی سروشتی پێکاتی کۆمەلگای کوردی و لەو قۆناغا لە ئەستێکا بووکە بۆیە کەسایەتێکی دیار سمبولێک ڕەمزێک هەبێت تاوەکو خەڵک سیقان پێ بکەوە پشگیریان بکەن. بەڵێ دکتۆر بەڕای جەناب و ئەمانە پاشەکشیان بە ترادیسیۆنی خێڵ کرد لە کۆمەلگای کوردیدا. ئەوانە هەوڵیانتە بەڵام مەرز نییە لە هەموو هەوڵێکدا سەرکەوتوو بن نەکەر ئەوانە ئینگلیس کە عراقی گرت هەوڵیدا دەسەڵاتی خێڵ لە عراق کەم بکاتەوە بەڵام کە شۆڕشی 20 ڕوویدا دژی ئینگلیزەکان ئینگلیز بۆی دەرکەوت کە ناتوانێت بە هەموو دەسەڵاتی خێڵ بەهێزترە بەهێزە بەڵێ بۆیە وەکو ئەمری واقع تعاملی لەگەڵکردن ئەو حیزبانش لە ڕاستیدا خەڵکی خێڵەکی تێدا بوو یعنی لە سەرکردایەتی هەندێکیان بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکی دیان گەیاندە پلەی سەرکردایەتی کە لەوانەیە کەسێک بووە لە بنەماڵەیەکی هەژار لە بنەماڵەیەکی نەناسراو بۆیە ئەوانە نەیانتوانی ڕۆڵی خێڵ لە ناو ببن و لەو هەندێک جیاوازیش بوون تەوان هەمویان وەکو یەک نەبوون هەریەکە پەیڕۆ و پرۆگرامی بە جۆرێک بوو ئاراستەیەک بوو هەبوو ئاراستەی ڕاستی هەبوو چەپ بوو یعنی ئەوانش جیاوازن لەگەڵ یەکتری بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو حیزبانە توانیان ڕێگا بکەنەوە بۆ خەڵکە کە عشیرەتێکی لە پشت نییە عشائیری نییە ئەویش بێ ڕۆڵێک ببینی لە حیزبدا بتانی خۆی بچەسپێنی یعنی ئەگەر گۆرانی نابیتە سەرچاوەیەک لە بۆ مێژوو بەڵام گۆرانی بێژ محەممەد دەزا گۆرانیەکی هەیە لەوانەیە مبالغەشی تێدابی بەڵام مەسەن چ دەڵێ حیزب دایکی منداڵێکە کە بێدایکە حیزب لانچی منداڵێکە کە بێ لانکە لەوانەیە ئەو وتەیە ئەو شعرە نازەم ئیچێ خۆیتیاننا مبالغەی تێدابی وەکو شعر بە شێوەیەکی گشتی مبالغەی تێدایە بەڵام لە ڕاستیشدا حیزب وابوو ئەو کەسەی کە عشیرەتەگنەوە پشتی بگری بەهێزی بکات دەیتوانی حیزبەکە ببێتە بەدیلێک لە بۆ عشیرەتەکەی بەڵام لە هەمان کاتیشدا کەسێک لەوانەیە پایەکی بەهێزی هەبوو لە ناو عشیرەتێکدا سەرۆک عشیرەت بوو یان عشیرەتێک پشتگیری لێ دەکرد ئەویش دەتوانی سوود لە حیزبەکە وەربگری واتە لە هەمان کاتدا حیزبەکە سوود لەو کەسە عشائیریە وەربگری کەسە عشائیرێکەش سوود لە توانای هەروەکو پرسیارم ئاڕاستی دکتۆری هیواش کرد ئایا ململانەیە کۆمەڵایەتیەکان لەو کاتا گەشتبوونە بنبەست تاوەکو پێداویستی دروستبوونی ئێمە دەتوانین بۆی پاشەکشە بە عەقڵی خێڵ و بنەماڵ و خێزان دەتوانین وەڵامەکە بە شێوەیەکی تر بێ کۆمەلگای کوردیش لەو کاتەدا ئەو کۆمەلگای پێشکەوتووە نەبوو وەکو لە حەڵقەی پێشوو باسمان کرد لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتی لە هەموو ڕووەک نەک بە بەراورد لەگەڵ ئەوروپا بە بەراورد لەگەڵ تورک عەرەب فارس لەو کاتدا دواکەوتوتر بوو یعنی ئەگەر ئەمە ژمارەی خوێندەواران وەربگرین ژمارەی قوتابخانە و نەخۆشخانە و چاپخانە و ڕۆژنامە و نووسەر و پزیشک و لە هەموو ڕووەکەەوە ئەمە دواکەوتوتر بووین لە دەور و بەرمان کەواتە لێرەدا ئەو ڕێکخراوانە ئەو کۆمەڵانە ئەو حیزبانە بە هەموو کەم و کوڕیەکانەوە چەند هەنگاوێک لە پێشەوەی کۆمەلگای کوردی بوون یعنی ئەوانە لە پێشەوەی کۆمەلگای کوردی بوون لەوانەیە نەیانتوانی بین هەروەکو بەڕێزی ئاماژێ ئایا کۆمەلگا یعنی لەو قۆناغە مێژوویە تەفەهومی هاتنی ئەم ڕێکخراوە سیاسیانەی کرد بە ئاسانی پەیتا بەڵێ ینی هەموو شتێک کاتی دەوێت بۆ قوتابخانە ینی لە سەرەتادا کە قوتابخانە کراوە خەڵک تەفەهومی کرد نەخێر زۆر بە زەحمەت نەک هەر کچ لە سەرەتادا کوڕیش بە زەحمەت دەچۆ قوتابخانە 50 ساڵی پێویست بۆ ئەوەی کچ بستە قوتابخانە خەڵگە بوو نەیدێش کچەکەی بستە قوتابخانە بەڵام ئێستا نەک دەینێتە قوتابخانە بەڵام شەڕ دەکا واستە دەکا بۆ ئەوی ماستەریش تەواوکە دکتۆراش تەواوکە نەک خوێندنی بەیانیان دکتۆر دەزانی دەیەوێت لە ئێوارانیش بخوێنین کە سەعات 9 لەوانەیە بچیتە ماڵەوە یعنی هەندە شتەیە زەمن دەیگۆڕی یعنی حیزبەک ئەگەر بەرنامەشی هەبی هەوڵیش بدا ناتوانانی بە شەو و ڕۆژێک شت بگەوڕێت زۆر شتەیە زەمن ئەو گۆڕانەی بەسەردا دەکات یعنی بۆ نمونە سەرەتا ڕادیۆ هاتە کوردستان خەڵکەکە بوو دژی بوو پیاوی ئاینی هەبوو فتوای داگوتی حرامە بەڵام ئێستا هەموو حیزبە ئیسلامیەکان لە ڕادیۆدا ئێزگەی خۆیانەیە تەلەڤیزیۆن هات بە هەمان شێوە ئێستا سعات یعنی نووسەرێکی عراقی زوهێر جەزائیری دەڵێ باوکم لەوانەیە یەکەمین کەسبی لە نەجەف سعاتی کڕی کاتی خۆی دەڵێ
پیاوانی ئایمی شیعەکات خۆی فتوایەکیاندا بوو سەعات حرامە. ئێستا مەلایەکەیە لە هەموو کوردستان بڵێ سەعات لە دەستکردن حرامە، نە ئەو شتانە بە زەمەن دەیگۆڕی. یعنی لەوانەیە ئەو حیزبە پەیڕۆ و پرۆگرامی هەبی خاڵێکیشی دانابی، بەڵام خاڵی جەوهری ئەوەیە کە کۆمەلگای کوردی زیاتر کۆمەلگایەکی ئەندازەیەک بن، کۆمەلگای خێڵێکی بۆیە لە ناو ترادیسیۆنەکانی خێڵا ژیان کردووە ئەمانە بەشێکی ئەوانە لە پێشەوەی و کۆمەلگای هەوڵیاندا ئەو کۆمەلگایش بۆ پێشەوەی ئێوە یعنی دروستبوونی ئەم ڕێکخراون بۆ پاشەکشەکردن نەبووە، جەوهری ئیشکردیان بۆ پاشەکشەکردن نەبووە بەم جۆرە عەقڵیەتە کە کۆتایی بە عەقڵی خێڵ و میر و دەسەڵاتدار و خانەدانەکان بێن و بچێتەوە ناو دنیای مۆدێرنەوە. ئەوە هەموو بەرنامەیان نەبووە، دوایە وەکو گوتمان حیزب لەگەڵ حیزب جیاواز بووە. مەسەن حیزب هەبووە هەموو چین و توێژەکانی گرتیتەوە، حیزب هەبووە تایبەت بۆ بە چین و توێژەکی دیاری کراو. یعنی جیاوازن، هەمویان ناتوانین یەک تەقیم یەک هەڵسەنگاندنیان بۆ بکەین، هەمویان بە یەک چاو تەماشا. دکتۆر هیوا لە ناوەڕۆک و ناواخنی کارنامەکانیانە جەوهری ئیشکردنیان بۆ پاشەکشەکردن نەبووە بەو عەقڵێتی کە دەسەڵاتێکی پشتا و پشت خۆڕێبەری بکایە کۆمەلگا بەڕێوە بەرێت و یعنی ئەوانی تر پەراوێز بخات بۆ پاشەکشەکردن نەبووە بەمە. خۆی بەدڵنیاییەوە جۆرێک لەو ململانیانە بەدیەکرێ و لە پرۆگرامەکانی شەکای خوێنیتەوە کاتێک کە باس لە بە باڵاکردنی بەرژەوەندی نەتەوەیی و کورد لەسەر و هەموو بەرژەوەندیەکانی ترەوە تەنان لەسەر و بەرژەوەندی کەسایەتیشەوە ئەبینرێ و هەوڵیان بۆیەوە بەڕاستی و هەوڵدان بۆ هۆشیارکردنەوەی تاکی کوردیش لە بەرامبەر ئەم لایەنە بەتەواوی لە پرۆگرامەکان وجودی هەیە. ینی ئەگە بڕۆی سەیری پرۆگرامی خۆی بوونەکەی هی ژێکافەکەی حتا پارتی دیموکراتی کوردستان با بڵێن کە ئەو کاتە پارتی دیموکراتی کوردی عێراق لە دامەزرێت بە هەمان شێوە، یعنی لە هەمویانە لە پرۆگرامی هەموو پارت و ڕێکخراوە کوردیەکانە لە ڕاستیە ئەم لایەنە بوونی هەیە کە بێ بەرژەوەندی باڵای نەتەوەیی لەسەر و بەرژەوەندیەکانی دیکەوە بێ. بەڵام بەهۆی ئەوەی کە کەسایەتی تاکی کورد و بنیادی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی بنیادێکە کە بە مێژوویکی دوور و درێژ ئیشی لەسەر کراوە لەلایەکەوە لە ڕووی ئەوەی کە مەسەرەن ئینتیما بۆ کۆمەڵێک ڕەمزی ئاینی و ئینتیما بۆ کۆمەڵێک سمبول یاخود حتا بۆ کۆمەڵک دروشمی ئاینی کە زۆر جار بە بەسی چاواشەکاری لە بەرامبەر خۆیان بەکارهێنراوە تاکی کوردی پێ چاواشەکراوە، هەموو ئەمانە کاریگەری هەبووە لەسەر ئەو پارت و ڕێکخراوانە. بۆ نمونە باس لە کۆمەڵی هێڤیەکرێت کە کۆمەڵەیەکە تایبەتە بە خوێنکاران، ئەمە لەگەڵ ڕاگەاندنی جنگەکەمی جیهانی و دەرکردنی فتوا لەلایەن مفتی دەوڵەتی عوسمانیەوە ئەمانش هەمووی ڕوون بۆ بەرەکانی جەنگ بۆ لەبەرەوەی هێشتا ئەو کارکردە وجودی هەیە لەسەر کەسایەتی و ئەم وەکۆڵە عەقڵێتی تاکی کوردی، یاخود زۆر جار لە ئەنجامی ململانەی خێڵەکیە ناکۆکی دروست بووە لە ئەنجامی ململانەی ئایدۆلۆجیا. مەسەرەن حیزبی هیوا یەکێکە لەو حیزبانی کە بەوازحی و زۆر بەڕوونی ململانەی جەنگی سارد لەو قۆناغەیە لەسەری ڕەنگاتەوە و هەڵوێستیان لە بەرامبەر پشتگیریکردنی شۆڕشی بارزانە کێشیان بۆ دروستەکە. یعنی هەموو ئەمانێتەوەی بڵێ ئەم جەنگ و ململانەیە لە ناوخۆی حیزبەکانی هەرما لە ناو خۆی و ڕێکخراوانە هەر ئەندازەیەک بەهۆی کۆمەلگاوە مەقاومەتی کرد و مایەوە بەدڵنیاییەوە نەک مەقاومەتی کرد وەکو خۆی مایەوە و زۆر جار ئەشیویست خۆی بسەلمێنێ و سەرکەوتنیشی بەڵام ئەگەر ئێمە وشەی بۆ حیزبی سیاسی وەرگین مۆدێرنترە لەوانەکە ئێستا لە کۆمەلگای کوردیایە تا چەند حیزبی سیاسی دیسان قۆناغێکی تر تەجاوزی ئەمەی کرد یاخود ئەمیش هەر تەنها دیسانەوە دووبارەکردنەوەی ڕابردوو بوو لە ناوخۆی حیزبەکانە ئەندازەیە دووچاری ئەو ململانیانە بوو و دەسەڵاتێک لەلایەن ئەوەی کە دەسەڵاتێکی پشتەوە خێڵەوە بنە ماڵەیە قۆرەخ کراو و تەنانەت بۆ ئەوانەی تری دیکەی لە ناو حیزبەکە تابوون ڕوبەری بەشداریکردن بەرتەسک بوویەوە. لەوانەیە وەکۆڵە گلەی و گازاندا لە مێژووی کورد و لە ڕۆشنبیران و نخبەی سیاسی و ڕۆشنبیری کورد کەمتر بێ لە سەرەتای سەدەی بیستەم و تاوەکو با بڵێن ئەتوانم بڵێم 1970کانیش لەسەرەوەی کە مۆدیلی حیزبایەتیان بەو شێوەی وەرگرتە بوو کە هەبوو. بەڵام لەمڕۆیە لە ڕاستیە ئەو مۆدیلی کاری حیزبایەتی کە ئەمڕۆ لە کۆمەڵگای کوردیا ئەکرێ
کە زۆرتر ئەو میتۆد و منهەجە مارکسێ بەکاری هەنجێ لە کاری حیزبایەتی کە باڵێن هەمومان ئەیبینین و هەسی پێەکەین لە ڕاستیە شکست خواردووە و ئەمان نەیتوانیوە وەکوڵێ وەڵامی پێویستیەکانی خەڵک باتەوە لە ناو کۆمەلگای کوردی و کێشەی گەورەی دروست کردووە تەنانەت وای کردووە کە ئێمە هەمیشە بەدوای ئەوە بین کە بێ مەسەلەن پێویستیاتی هەر تاکە کەسێک لە کۆمەلگایە لەسەر ئاستی حیزبی پڕ بکەیتەوە بۆ ئەوەی کە ببێتە ئەندام لە حیزبەکەت و ئەمە مشکلی گەورە دروستەکە بۆیە من زۆر جار ئاماژە بۆ ئەوەکەم کە ئەبێ مۆدیلی حیزبایەتی لە کوردستان لە ڕاستەیە گۆڕانکاری بەسەرا بێ بۆ ئەوی بتوانین خزمەت بە کۆمەلگای کوردی دراستان کردووە لە مێژووەوە بەراوردتان کرد لە نێوان ئەو کۆمەڵانی لە ڕابردووە خۆ ئێستا حیزب درێژکراوی کۆمەڵە سیاسیانی ڕابردووە ژێکافە هیوایە کۆمەڵی خۆی بوون ینی ئەندازەیەک درێژکراوی ئەو مێژووەن یعنی ئایا ئەمانش ئەو گرفتە ناوخۆیانی کە ئەوان هەڵگری بوون هەتا ئێسش هێزە سیاسیەکان ئەگەر بیان خێنەوە ناو سیاقێکی مێژوو هەڵگری هەمان ئەو کێشە و گرفتانن کە لە ڕابردووە ئەو کێشە و گرفتانن کە ئەمڕۆ هەیە چۆن ئەوان هەڵگری ئەو کێشە و گرفتانن کە لە قۆناغی خۆیان وجودی هەبوو بەومانە ئەکرێ بڵێن ئەوەی ئەمڕۆ درێژکراوەی ڕابردووە کە نەتوانراوە چارەسەر بکرێت ئەزانی لەو ڕووەوە کە حیزب هەمیشە وێنای ئەو کۆمەلگایە ئەکا کە تایە سەرچاوی گرتووە لێوەی هەڵقوڵاوە لەبەرەوە کێشەکانی ئەو کۆمەلگایە لە خۆیان کۆکاتەوە بەڵام گرنگ ئەوەیە حیزب چۆن چارەسەری ئەو کێشاناکە لە خۆیان بۆ ئەوی بتوانێت ئەم چارەیە بە کۆمەلگاکە دواتر بەڵێ دکتۆر تا چەند حیزب توانی ئەو قۆناغە تەجاوزکە بە مانە نوێیەکەی ینی قۆناغێکی نوێتر لە ڕێکخرا و کۆمەڵە و بزوتنەوە سیاسیەکان کۆمەڵایەتەکان هەر کامیان تا چەند حیزب توانی ئەمە بەخشێتەوە بە کۆمەلگا و تەجاوزی کرد تەجاوزەکە لە چدا بوو بۆ نمونە ئێماگەر سەردەمی شێخ مەحموود وەربگرین لە سلێمانی شێخ مەحموود بزوتنەوەیەکی کرد دژی دەوڵەتی عێراق و مەملەکەتی ڕاگەیان یعنی وەکو دەوڵەتی بەڵام سەرکەوتوو نەبوو لە بەرەوەی ئاعترافی پێ نەکرا بەڵام کە تەمەشا دەکەین دەبینین شێخ مەحموود حیزبێکی سیاسی نەبوو پشتگیری بکە بەخۆی سەرۆکی حیزب نەبوو ئەندامی حیزبێک نەبوو یەک دوو کۆمەڵە دروست بوون بەڵام لە سلێمانی لەو کات بەڵام ئەوانیش لاواز بوون چالاکیان کەم بوو یعنی بە شێوەیەکی گشتی یەک لە خاڵە لاوازەکانی ئەزمموی شێخ مەحموود ئەوە بوو کە مەسەن حیزبێکی سیاسی نەبوو کە ئەو جەمامەرەی لە دەور کۆ بکاتەوە بۆیە دەبینین هەندێک عشیرەت دژی بوون زۆر ناوچە لەگەڵی نەبوون بزوتنەوەکە لە ناو شاری سلێمانی بوو زیاتر بۆ نمونە هەولێر مەسەن بەشێک نەبوو لەو بزوتنەوە دهۆک ئەو وەخت قەزا بوو بەشێک نەبوو کەرکووک بەشێک نەبوو یعنی ئەو خاڵانە لەگەر کۆمەڵە خاڵی دیەمووی هۆکار بوون بۆ ئەوەی شێخ مەحموود پێی هەڵستا ئەو خەباتەی کە جێگای تەقدیرە سەرکەوتوو نەبوو یعنی سەرکەوتوو نەبوو لە ئەنجامە نهائیەکەی سەرنەکەوتنی چی بوو ئەو شەرەتوێ بڵێ غیابی نەبوونی ڕێکخراوی یەک لەو هۆکارانە مەسەن نەبوونی حیزبێک بوو دوو قەتیسمانی لە ناو شاری سلێمانی لۆکاڵی هۆکاری هەرێمایەتی و نێودەوڵەتیش لەوانەیە سەرەکی بی مەسەن نا حکوومەتی عێراقی اعترافی بە مەملەکەتەکەی کرد نە ئێران نە تورکیاکە لە دەوروبەری بوون نە بەریتانیا اعترافی پێ کرد ئەوە بابەتێکی زۆر قوڵە ئەمە نامانێت بەڵام ئایا پاش حیزبایەتی چی کرد بۆ نبوو ئەمە حیزبایەتی بۆم بخەرەوە سیاقە مێژوویەکەی بۆ دەخەمەوە سیاقە مێژوویەکەی مەسەرەن ئێستا هەندێک لە نووسەران دەڵێن سلێمانی مەڵبەندی کوردایەتیە مەڵبەندی ڕۆشنبێریە ئەوە پەیوەندی بەوەی شێخ مەحموود هەیە ئەو مەرحەلەی شێخ مەحموود حیزب چی کرد بۆ نمونەمە باسمان کرد دارکەر لە 1936 لە هەولێر دروست دەبی ئەو جارە نەک لە سلێمانی دواتر هیوا کە لە دارکەر دروست دەبی لە کەرکووک یعنی ئەو کوردایەتی هەر دە سلێمانی نامینێتەوە تەجاوز دەکات دێتە هەولێر دواتر حیزبەکە لە کەرکووک دروست دەبی ئەو جارە مەسەڵەن شۆڕش و ڕزگاری باوڵێن لە سلێمانی دروست نابن پارتی دیموکراتی کورد یەکەم کۆنگرەی لە بەغدا دەبەستی دواتر کۆنگرەشتر لە کەرکووک دەبەستی کۆنگرەکانی دی مەسەڵەن هەیە لە ئەطرافی هەولێرە هەیە مەسەن لە ئەطرافی سلێمانیە یعنی هەیە لە ئەوروپایە یعنی لێرە مەسەن شۆڕشی ئەیلول مرکزی شۆڕشەکە بە حکمی ئەوەی منطقەی بارزان لە ڕووی ئیداریەوە لە ساڵی 45 دەخرێتە سەر هەولێر پێشتر ناوچەی بارزان لە ڕووی ئیداری سەر بە مووسڵ بوو لە ساڵی 45 بە قەرارێکی حکومەتی عێراقی ئەو ناوچەیە لە ڕووی ئیداریەوە دەخرێتە سەر لیوای هەولێر بۆیە لە 45ەوە هەولێر سوقلەک وەردەگری چونکە
دەتوانین بڵین ئەو کەمکردنەوە نییە لە ڕۆڵی سلێمانی پەیتا هەولێر جێگای سلێمانی دەگریتەوە لەوەی دەبتا مرکزی بزوتنەوەی نەتەوایەتی ڕزگاری چونکە بۆ لە 45 شۆڕشێک ڕوودەدا مەسەن سوقلەکە دێتە هەولێر شۆڕشی ئەیلول ئەو جارە ڕوودەدا قورساییەکە لە دەوروبەری هەولێرە بە حکمی ئەوەی مەلا مستەفا کە سەرکردەی شۆڕشەکەیە لە دەوروبەری بەڵام من جەوهری پرسیارەکەی ئەوەیە ئایا ئەم ئیلهامەیە ئەم سەقافەتە ئەمە حیزب بەخشی بەو جۆرە عەقڵیەتە لەوانەیە بەرنامەی نەبی بەڵام لە ئەنجام وابوو یعنی لێرە ئەو کوردایەتیە ئەو بزوتنەوەی هەر لە سلێمانی نەماوە ئەگەر لەوانەیە پارتی ئەو بەرنامەی نەبمی مەلا مستەفا نەیویستبی بەڵام لە نەتیجەی ئەو ڕووداوانەی ڕوویدا هەولێر مەسن لە هەفتا بووە مرکزی حکومی زیاد ئەگەر بگەڕێنەوە هەموو ئەمە بەڵێ ئەگەر ڕێم پێ بدەیت ئەو جارە کە شۆڕشی گوڵان ڕوودەدا لە 76 مرکزەکە دەستە دهۆک یعنی ئەو جارە سوقلەکە سوقلی شۆڕشی گوڵان لە ناوچەکانی دهۆک و قەزا کوردیەکانی سەر بە مووسڵ یعنی لێرە هەموو کوردستان ئەمە دابەشکارێکی جوگرافی و جەنابوو هێمات بۆکە بەڵام من ئەمە بپرسم ئایا هەموو ئەمانە پاشەکشیان بە جۆرێک لە عەقڵیەتی حیزب کرد دەسەڵاتی بنەماڵە پشتا و پشت خێزان ئایا هەموو ئەمانە توانیان کۆتایی بەمە بێن کە لە ڕابردووە پێش مۆدێلی حیزب بوو ئەمانە ئایا هەر بەردەوام ئەمن وەڵامت دەدەمەوە لە ڕاستی ئەوەی دەسەڵاتی بنەماڵە مەسەن حیزبی هیوا سەرۆکەچی هەبوو ئەویش باوڵێن پاژوی سەرۆکە چکاڵ نەبژێراوە لە بەرەوەی تەمەنی کورد بوو کۆمەڵەکانی دیش ینی دەسەڵاتێکی وایە نەبی برێ بنەماڵە زۆر بەیان زوو هەڵوەشانەوە دکتۆر ئێمە قسە لە سیاقێکی مێژووی ڕابردووەکەین ئەگەر لە سیاقە مێژوویەکەیە قسەی لەسەر بکەین بۆ نەتوانرا پاشەکشە بەم جۆرە عەقڵێتە بکرێ ئایا ئەکری ئەمە هەر ببێ و بەردەوام بێت لە ڕاستیدا ئێمە ناتوانین بڵێن ئەو جۆرە بیرکردنەوەی بە تەواوی هەڵەیە بۆ نمونە نەکەر لە حیزبی سیاسی لە شعردا ئەگەر بێکەس شاعیرەکی بازش بووە شێرکۆ بێکەس کوڕیوی شاعیرێکی باشترە ئێمە ناکرێت ڕێگا لە شێرکۆ بێکەس بگرین بڵێن لەبەرەوەی بابەت شاعیر بۆ تۆ نابی شعر بڕێ یان دکتۆریان ئەمن مەسەن ئێمە مامۆستای زانکۆینا سبەینێ ئەگەر کوڕیما یان کچی ئێمە لێ هاتووبی بڵین ناکرێن گۆ ببنە مامۆستای زانکۆ بە ڕێگا بە کوڕینە خوێندەوارێک بدەین ببینە مام ئەو عەقڵیەتە باشە کەسێک کە کەسێکی سەربازیە مەسەن ئەگەر سبەینێ موچەی باوڵێن لیوای سەربازی بەرز کراوە بۆ دوو قات ئەمن کە مامۆستای زانکۆمە ناکرێ من بڵێمە من دەچم شەڕ دەکەم لە جیاتیوی لە بۆی موچەی بەرزترە ئەو کەسە لەو بنەماڵەیە ئەگەر توانای تێدایە ئەو ئەرکە سیاسیە عسکەریە قوربانیدانە نازانم چییە بیجێڕی با بیجێڕی هەموو کەس ئامادە نییە ئەمە بپرسم دکتۆر ئەمە بێتە پاساو بۆ و هەڵی کە لە مێژووی حیزبی سیاسی کوردیا ڕوویاوە ئێمە ئەگەر لە سەردەمی ڕێکخراوەکانەوە درێژکراوەیە بێ بۆ قۆناغی ئێستا ئەمەی بەڕێزی باسەکەی بێتە پاساو ئەوە بۆچوونێکە بەرامبەر بەوە بۆچوونە چیشەیە دەڵێ یەک لە لاوازی بزوتنەوە سیاسی کوردی لە مێژووی کووردا بە تایبەتی مێژووی نوێی بریتیە لەوەی زۆر لە بنەماڵە شۆڕژێڕەکان ئەوانەی بەردەوامیان نەبووە زەرێکی زۆریان لەو پارچەی کوردستانیان لە بزوتنەوەکەیاندایە بۆ نمونە شێخ سەعیدی پیران دەڵێن شۆڕژێڕێکی زۆر گەورە بووە بەڵام لەبەر ئەوەی لە بنەماڵەی ئەو لەگەڵ ڕێز دەبوو ئەو بنەماڵەی کەسێک نەبووە بە ئاسی شێخ سەعید بۆیە ئەو زەرەری لەو بزوتنەوەیدایە ئەگەر مەسەنە سمکۆ سەرکردەیەکی وا گەورە بووە لە بنەماڵەی ئەو کەسێک هەبووە لە ئاستیوی لەوانەیە باشتر بووە لەگەڵ ئەو پەڕی ڕێزمان لە بۆ بنەماڵی سمکۆ بۆیە دەڵێن ئەو بنەماڵەیەی کە توانیەتی پەرە پێ بدا لە ڕاستیدا ئەوەی یەکێک لەو هۆیانەیە کە بزوتنەوەی نەتەوایەتی و سیاسی و عسکەری ڕزگاری خوازی لەو پارچەیە ئەمەش نابێتە دیسان پاساوی بۆ مانەوەی دەسەڵات ناتوانین بەڵام ئایا ئەو دەسەڵاتێکی خۆشگوزەرانی بووە خۆ ئەو پارتە سیاسیانە زۆربەی تەمەنیان لە دەربەدەری لە نهێنی لە ئاوارەیی من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایەکی حەزەکەم دوا قسەم ئەگەر باز لە دەسەڵاتی دەکەی باوڵێن بەردەوامی لە یەک عائیلەشدا
زۆربەی ئەو عائیلەیە لە نەهامەتی و سجن و لە دەربەدەری بردوتە سەری سەتایەکی لە پێم خۆشە جەناب وەکو سپۆڕێکی بواری مێژووەکو توێژەرە لە سیاقە مێژوویەکە یعنی وەڵام بیتەوە نەک ئەوە ئێمە بەرنامەکان بەرنامێکی سیاسی نییە ئەندازەیە سۆراغی هەندێک باسی مێژوویەکەین ئەزەکەم لە سیاقە مێژوویەکە یا قسە بکەین من پێم وایە وەکو توێژەرێک وەکو شخصی خۆم ئەو نمونەیە هەبووە بەردەوامی با بڵێن خەباتکردن لە بنەماڵەیەک ئەوە بزودنەوەی ڕزگاری خوازی کوردی بەهێز کردیە لاوازی نەکرد. بەڵێ دکتۆرکەش بۆ هەیە بۆ بەڵێ دکتۆر هیوە ئەمانە ئەوە بێتە پاسا و بۆی کە لە بنەماڵەیەک لە ناو حیزبی سیاسیان ڕێکخراوەکانە لە ڕابردووە ما بێتەوە کە کەسی خەباتکاری تیاوێ بێتە پاسا و بۆ ئەوەی کە جاری وایە زۆر جاریعنی هەڵی مێژووی بەسەر ئەمانات تێپەڕێت یا دووچاری ئەوە بین کە قۆناغی لە قۆناغەکانی مێژوو کۆمەلگا تووشی جۆرێک لە مەدبوون و جۆرێک لە بەریەکەوتن و ڕوبەڕووبوونەوە بێت. من ئەمێ لەوە دەست پێکەم بەڕاستی کە مێنتاڵەتی خێڵ یاخۆ عقلەتی خێڵگەرایی بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەلگای کوردی عقلەتێکی زۆر بەهێزە نەدین توانیوەتی دەستکاری بکە بەڵێ نە سیاست توانیوەتی دەستکاری بکە و لایانی ڕۆشنبیریش بەڵگەی چی بە بەڵگەی ئەوە تا ئەحزابی سیاسی پێوەی ژیرۆدەیە ئەوە تا زۆر جار ڕۆشنبیرانی ئێمە بە سوڵحی عەشایری لێکیان ئاشکەیتەوە بە بەڵگەی ئەوەی کە ئەوە تا ناوەندە کۆمەڵایەتەکانی ئێمە ئەوانەی کە سوڵحی عەشایریەکەن زۆر بەهێزترن لە دادگاکان لە ڕاستیە و زۆربەی کێشەکانی ئەم کۆمەلگایی ئێمە بە جیاوازی شارەکانیەوە لە ڕاستیە لە جیاتیوی لە دادگاکان یەکلاکرێتەوە لە سوڵحی عەشایری و لە تەکێ و خانەقاکانە بە سوڵحی عەشایری ڕێکەخرێت. ئەمە پێمانەڵێ کە تا ئێستاش ئێمە نەمانتوانیوە خۆمان لە عەقڵێتی خێڵ ڕزگار بکەین و ئەمە وجودیەکانی کۆمەلگا بەهۆی ئەمە گەشتۆتە چیل تا ئێستاگەر لە ڕاستیە کێشەی زۆر هەیە خۆی ئەو قسەیە ڕاستە کە مەرج نییە هەموو دەسەڵاتێکی بنەماڵەیی نێگەتیڤ بێ بەڵام ئەوەی کە نێگەتیڤە ئەوەیە کە دەسەڵاتی بنەماڵەیی بە عەقڵیەتی وەکۆڵێ تەمەلوک مامەڵە لەگەڵ سیستمی سیاسی و دەسەڵاتە بکە بەو مانایکە وەکو خاوەنی سەرەکی شتەکان خۆی پیشان بە نەک وەکو بەڕێوبەرێکی ئەو وڵاتە خۆی پیشان بە بۆیە من لە یەکێ لە گفتوگەکانەوەتم وتم کارەساتی گەورە لەم کۆمەلگای ئێمە ئەوەیە کە کورد تا ئێساش بە عەقڵێتی مێرنشینگەرایەتی دەوڵەتە بابەڕێەوە کە ئەمە دوو بنیادی جیاوازن دوو پێکاتی جیاوازن و تا ئێستاش ئێمە کێشەکەمان ئەوەیە بەڕاستی. بەڵێ زۆر سپاس هێشتان دەوڵەتمان نییە. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاری دەدەر دکتۆر هیوا عەزیز مامۆستا لە زانکۆی سلێمانی و توێژەر لە بواری مێژووی هاوچەر سپاس بۆ دکتۆر محەممەد عەبدوڵڵا کاکەسوور مامۆستا لە سەلاحەدین و توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارەش تا سۆراغێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.